سڵاوتان لەبێ مناڵە عەزیزەکانی هاوڕێم چۆنن؟ هیوادارم زۆر باش بن. زۆر دڵخۆشم جارێکی تر گەڕامە وەلاتان لە بەرنامەی ژیری و دیاری. بەم خۆشە ژمارەکانتان بۆ بکەنەوە بۆی بتوانن پەیوەندیمان پێوە بکەن. ئەتوانن پەیوەندی بکەن بە ژمارەکانی 0 460 999 و هەروەها 0 849 03 13. زۆر باشە، زۆر سپاسی سپۆنسەرەکەمان. بزانم بیرتانە سپۆنسەرەکەمان کێ بوو؟ ئایکیو کە خەڵاتی زۆر جوانی بۆ ئامادە کردوون. سپاس ئایکیو بۆ خەڵاتە جوانانە. هیوادارم هاوڕەکانم کە پەیوەندیان پێمەوە کرد لە بورگەکان زۆر بە ژیری و وریایی بورگەکان سەر بکەون و خەڵاتی جۆراوجۆر وەربگرن. ئێستا کێمان لەگەڵا؟ مەلەک؟ بەڵێ چۆنی؟ باشم. زۆر باشی؟ بەڵێ زۆر باش. چەندێک باشی؟ ئەوەنە باشە بی؟ بەڵێ کەواتە زۆر باشی مەلەک. مەلەک لەکوێوە لەگەڵمانای؟ هەولێر. لە پایتەختی کوردستانەوە. هەر بژی سڵاو ڕێزمە لێرەوە بۆ پایتەخت. مەلەک تۆ چەند ساڵ بووی؟ من 9 ساڵم. 9 ساڵی؟ کەواتە بێ پۆلی چەند بیت؟ پۆلی 4. ئەی باشی لەوانەکانتە؟ بەڵێ. حەزت لە کام وانەیە بە تایبەتی؟ کوردی زمانی خۆمان هەر بژی پێم خۆشەکەوە لە زمانی کوردیە باشیت و حەزیشە لێتی لە بەرەوەی زمانی ڕەسەنی خۆمانە. ئەی وانەکانی تریش باشی؟ بەڵێ هەمووی باشم. هەر بژی پێویستە بە جوانی و بە باشی هەوڵبەی بۆ ئەوەی ساڵێکی تر بڕۆی بۆ پۆلی 5. بەڵێ. مەلەک تۆ لە چی مەکتەبێکی؟ ناوی مەکتەبەکە و چییە؟ هندرێن. ئەی لە چ گەڕاکێکی هەولێری؟ دەی سعدی. باشە مەلەک تۆ ئاگداری ئەوەی کەوە ئێمە بورگەمان بۆ چرخەکەمان زیاد کردووە؟ بەڵێ. حەزەکەی دووبارە بورگەکان بخوێنمەوە؟ بەڵێ. باشە کەواتە با بورگەکانە بۆ بخوێنمەوە. دووبارە هەوڵ بەرەوە کەواتە دووبارە چرخەکە بسوڕێنەوە. بیرکاری و هەروەها دۆزینەوەی ناوەکان. ئەم بورگێ زۆر نوێیە. جارێ بۆتان باز ناکەم با سوپرایز بێ. دۆزینەوەی بووکەڵەکان، کڵاوێن و هەروەها گەاندنی تۆپ و گوێز شکاندن و هەروەها جیاوازی وێنەکان و پۆلەکان و زانیاری گشتی. ئامادەی بێکەوە بڵێن 1 2 3؟ بەڵێ 1 2 3. پێم خۆشە بورگێ نوێیەکان دەربچێت بۆی هاوڕەکانم ئاشنا بن. بیرکاری لە بیرکاریە باشی؟ بەڵێ. چەندێک باشی؟ بۆ من ئێستا گەر پێ بڵم 2 و 2 ئەکا بە چەند؟ 4. ئەکا بە چەند؟ هەر بژی هاوڕێکم. کاتە هاوکارانم بە بیرکاری بێنە سەر شاشەکە بۆی بزانین ئەم هاوڕێمان چۆنە لە بیرکاریە. مەلەک؟ بەڵێ. تۆ بورگەکانە بینی وە بورگەی بیرکاری بەرنامەکانی پێشوو؟ بەڵێ. باشە کەواتە ئەبێ ئێستا زۆر شارەزابی. گێلاسێک و گێلاسێک کۆ بکەیتەوە ئەبێتە ژمارە 14. کەواتە گێلاسەکەمان ژمارە چەندە؟ 13. گێلاسێک کۆ بکەیتەوە لەگەڵ گێلاسێکە ئەبێ بە ژمارە 14. چی کۆ بکەیتەوە؟ چی کۆ بکەیتەوە بێتە 14. کەواتە گێلاسەکەمان ژمارە چەندە؟ 7. هەر بژی. باشە وتمان گێلاسەکەمان ژمارە 7. کۆی بکەیتەوە لەگەڵ شلکێکە ئەبێت بە ژمارە 9. کەواتە شلکەکەمان چەندە؟ 2. هەر بژی. ئێستا ئێمە گێلاسەکە ئازانین 7 و شلکەکەش 2. ئەلێراڵێن شووتێکمان هەیە شلکی لێ دەربکەین ژمارە 7ەکە. ئێمە وتمان شلکەکە ژمارە 2. کەواتە شووتێکە ژمارە چەندە؟ چ ژمارەیەک 2 لێ دەربکەی ئەبێت بە 7؟ 5. 5 2 لێ دەربکەی بێ بە 7؟ جوانتر بیری لێ بکەرەوە هاوڕێکەم.
نو نۆ کەواتە شووتیەکەمان ژمارە چەندە؟ نو ئێستا گەیشتینە بڕگەی کۆتایی وتمان شووتیەکەمان ژمارەیەکە و گێلاسەکەمان ژمارەیەکە و شلگەکەشمان ژمارەیەکە هەر هەمووی بێکەوە کۆ بکەیتەوە ئەبێ بە ژمارە چەند؟ شووتیەکەمان ژمارە چەند بوو بیرم ماوە؟ بەڵێ ژمارە چەند بوو؟ سی شووتیەکە شووتیەکە نۆ بوو باشە گێلاسەکە چەندە؟ گێلاسەکە و بیر ماوە؟ بەڵێ چاردە باشە نا گێلاسەکە چواردە نەبوو گێلاسەکە وتمان ئەگەر کۆی بکەیتەوە بێ بە چواردە وتمان شووتیەکە ژمارە نۆ بوو گێلاسەکە ژمارە چەند بوو بۆی کۆی بکەینەوە؟ بیرمێوە گێلاسەکە ژمارە حەوت بوو باشە وتمان شووتیەکە نۆیە گێلاسەکەمان ژمارە حەوتە حەوت کۆ نۆ چەنەکە؟ سازدە هەر بژی شلکەکە و بیر ماوە وایە؟ شلکەکە ژمارە چەند بوو؟ شلکەکە ژمارە چەند بوو؟ دەی ژمارەیەکمان پێ بڵێ بیر بکەرەوە بزانە شلکەکە ژمارە چەند بوو؟ دوو هەر بژی کەواتە 16 کۆی دوو هەزدە بزانین ڕاستە؟ هەر بژی ئەی ئافرین زۆر باشە زۆرم پێخۆشە کە ئەوە بە وریایی ژمارەکانە وت و بە وریایی وەڵامەکەشەوت هەر بژی هاوڕێکە زۆرم پێخۆشە ئاوا هاوڕەکانم کەوا بە وریاییەوە ژمارەکانیان بیرەمێنێت ئەزانن کەوا گێلاسەکە چەند بوو شلکەکە چەند بوو شووتیەکە چەند بوو اینجا هاوڕەکانم حەزەکەم شتێکم پێ بڵێم ئێوە ئەزانن کەوا ڕۆژانەی ماوەی مناڵان بووە بە 2 سەعات لە سەعات 3 بۆ سەعات 5 لە سەعات 3 بۆ سەعات 4 بەرنامە ڕێکۆردکراوەکانمان هەیە لە سەعات 4 بۆ 5 بەرنامەی ژیری و دیاریمان هەیە و هەروەها ئەو کەسانی کەوا کاتیان نییە یاخود بۆ نمونە ئێستا تاقیکردنەوەیان هەیە حەزەکەن کاتێکی تر سێری بەرنامەکانی ئێمە بکەن ئەتوانن سێری چەناڵی کورساتکی دەست بکەن لە یوتیوبەکەمان کەوا هەموو بەرنامە ڕێکۆردکراوەکان هەتا ژیری و دیاریش ئەلەوێ دای ئەنێن بە تایبەتی گۆرانیەکان و بڕگەکانی تر و هەر هەمووی ئەلەوێ دانین باشە؟ زۆر باشە هاوڕێکانم ئێستا کێمان لەگەڵا پێشەوەی پەیوەندیەک وەربگرم پێم خۆشە باسی شتێکی تریشتان بۆ بکەم هەر بۆ ژمارەکان نەخوێنمەوە بە ژمارەکان بخوێنمەوە دەی خۆ چییە؟ ئەتوانن پەیوەندی بکەن بە ژمارەکانی 0 406 99 و هەروەها 0 551 849 0 3 اینجا ئێوە ئاگدارمون لە چرخەکەمان بڕگەی نوێمان زیاد کردو بۆی بەڵام پێم خۆشە شتێکتان پێ بڵێم بڕگەکانمان هەر هەمووی کاتی لەسرە تۆ پێویستە لە ماوەی 45 چرکەیە ئەو یاریە یاخود ئەو بڕگەیە بیزانی ئەگینا کاتە نامێنێ هیوادارم زۆر بە خێرایی هاوڕێکانم بە ژیری بە جوانی بڕگەکانمان بەڕێوە بەرن بەبێ ئەوەی پێویستان بە کاتی زیایە بێ بڕگەکانمان دووبارە بخوێنینەوە با بیرکاری دۆزینەوەی ناوەکان دۆزینەوەی بووکەڵەکان کڵاوێن و گاندنی تۆپ و گوێت شکاندن و هەروەها جیاوازی وێنەکان و پۆلەکان و زانیاری گشتی و دووبارە هەوڵ بەرەوە ئەم سێ بڕگەیەمان نوێیە لە چرخەکەمان ئێستا بۆتان باز ناکەم واتە باسی ناکەم کەوا بڕگەکان چییە و چۆن نەکرێ و چۆن ناکرێ تاوەکو پەیوەندیەکی هاوڕێیە یەکێک لەم سێ بڕگەی بۆ دەرەچێت و ئەو کاسە لەگەڵ هاوڕێکەمە بێکەوە بۆتان شیەکەمەوە ئێستا کێمان لەگەڵا هاوڕێیەکم بۆ بێننە پەیوەندیەوە حەزم لەو میوزیکەیە زۆر ئێوەشمان ئێوەش حەسان لێتی
مرد چۆنی؟ بەڵێ باشم زۆر باشی؟ بەڵێ مرد لەکوێوە لەگەڵمانای؟ بالیشان لە بالیسانەوە. مرد تۆ حەزەکەی بێی بۆ لای ئێمە یان ئێمە بین بۆ لای تۆ؟ زۆر حەزەکەم زۆر زۆر؟ بەڵێ ئەی تۆ زیتەڵا ناسی؟ بەڵێ زیتەڵە و خۆشەوێت؟ زۆر کاتە لێرە سڵاوێکی لێ بکە با بێکە بڵین سڵاو زیتەڵە چۆنی؟ سڵاوی کە لە چۆنی هەر بژی ئەوڵێ باشم من گوێم لێتی تۆ گوێ لێنی. ئەی مرد پۆلی چەنی تۆ؟ سار پۆلی چاری؟ مرد با یاریەک بکەین پێشەوەی بڕۆین بەلای چەرخەکە باشە؟ باش پێم بڵێ ئەو یاریە تاری هاوڕێم فێری کردوم پێم خۆشە لەگەڵ تۆ تاقیکەمەوە ڕەنگێکم پێ بڵێ با بە خێرایی بڕۆم دەستی لێ بم. سوور ڕەنگی سوور 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 کڵاوێن کاتە ڕەنگی من ناو مەردە تۆ ناوت مەردە؟ بەڵێ من نەزانم تۆ ناوت مەردە. ئەی باشە ڕەنگێکی ترم پێ بڵێ بۆی دەستی لێ بم دووبارە بە خێرایی ڕەنگێکی تر. مرد بەڵێ ڕەنگێکم پێ بڵێ بێجگە لە سوور. کەسێک کەسێک واتە ڕەنگی سەوز ئەوتانێ. پێم خۆشە چرخەکەمان هەموو ڕەنگێکی تایە بۆی بتوانم بە زووترین کات ئەو ڕەنگە بدۆزمەوە کە هاوڕێکەم پێمەڵێ. مرد تۆ وتە پۆلی چەند بووی؟ چوار پۆلی چوار بووی. پێم خۆشە بڕۆین بۆ لای چرخەکەمان؟ بەڵێ کاتە با بڕۆین بۆ لای چرخەکەمان با بەیەک هۆ بڵێین یەک دوو سێ. من ناو مرد نییە ئەی تۆ ناوت چییە؟ مرد مرد یاخود چی؟ بەڵێ مرد شوان مرد شوان. ناوەکەی چاک بکەن هاوکارانێ. من وامزانی تۆ ناوت ئەوەی چرەکە خۆوتت. ئێستا زانیاری گشتیمان بۆ دەرچوو. بڕۆین بۆ لای زانیاری گشتی؟ بەڵێ با بڕۆین بۆ لای زانیاری گشتی. سێ بەشمان هەیە وەرزشی و تەندروستی و ئاژەڵ و زیندەزانی و ئەم شتانە. حەزەکەی کەم پرسیارە و لێ بکەم لەم سێ بەشە. تەندروستی تەندروستی. پرسیارێک بۆ مەردی هاوڕێمان. پرسیارێکی زۆر خۆشە زانی؟ پرسیارەکەمان ئەڵێ پرسیاری ژمارە 6 بۆ دەرچوو. پرسیارەکەمان ئەڵێت ئەو هەستە ناوی چییە کە بۆنی پێ ئەەکەین؟ بۆنی پێ ئەەکەین بینینە؟ بیستنە یان بۆنکردنە؟ بۆنکردن ئادەی بزانین ڕاستە؟ بزانین ڕاستە؟ ئەو هەستە کامەیە کە بۆنی پێ ئەەکەین بینین بیستن. هەر بژی هاوڕێکەم. ئەی ئافەرم پێم خۆشە کە براوەبی پیرۆزە. هاوڕێ جوانەکانم لە هەر شار و شارۆچکەیەک بێ نەتوانن پەیوەندی بکەم بەم ژمارانەی خوارەوە 0 406 999 و هەروەها 0 849 03 سپاسی سپانسەرەکەمان ئایکی وەکەین کەوا خەڵاتی جۆرا و جۆری بۆ دابین کردوون. خەڵاتی زۆر جوانی. کێمان لەگەڵا؟ هەنی؟ بەڵێ هەنی چۆنی؟ باشم هەنی من مانای ناوەکەی تۆ ئەزانم. بەڵێ پێو بڵێم؟ بەڵێ هەنی واتە هەنگوین. تۆ ئەتزانی مانای ناوەکە و؟ بەڵێ هەروژی هەنی لەکێوە لەگەڵمانای؟ سلێمانی لە سلێمانیەوە. کەواتە پێشتر پەیوەندی پێمانەوە کردووە یاخود یەکەم جارتە؟ یەکەم جارم یەکەم جارتە. ئەی بەرنامەکانی پێشووتری ئێمە بینیوە؟ بەڵێ
باشە حەزت لە کام بەرنامەیە لە ماوەی مناڵانە؟ لا زیری دیاری کردیم. ژیری و دیاری. ئەی بێجگە لە ژیری و دیاری حەزت لە کام بەرنامەیە؟ ماوەی مناڵە. کام بەرنامەی ماوەی مناڵان؟ ئەوەی کاتێ هەم گۆرانیستەکانەکە. ئەزانم کاماڵی هەنیگیان. تۆش حەزت لە گۆرانیەکانە وایە؟ باڵ. کەواتە تۆ بە ئێستا هۆنراوەیەک یاخود گۆرانیەک بۆ من بڵێ مادەم سەری گۆرانیەکانی کورساتەکەی. باڵ. گۆرانیەک شتێکم بە بڵێ؟ زەنگ. هەنیگیان باڵە. هۆنراوەیەک یاخود گۆرانیەکم بۆڵێ؟ باش. دەی بزانین چیمان بۆڵێ هەنی. زەنگ. دەی بێڵە ئێستا. لە دوورەوە گوێم لێ زەنگێک هەواڵی پێیە زەنگی دەستێکی مژدەیەک بۆ سەرکەوتن تا لە پۆلاوەکانی گێرایە ڕوو پێشەنگ ماستاوەدا خۆی دەکاتە چرایە دەبێ هەموو بەرزان بێەوەی لێ بێزارنا هیچ نامێنێتی نەگەین تا شەن و کەوەکەی دەبێ هەموو دڵخۆشین لەو کانیە دەرنووسین. هەر بژی چەپڵێک بۆ هەنی هاوڕێم. هەر بژی هەنیگیان. هەنی پێ خۆشە بڕۆین بۆ لای چەرخەکەمانیان پێمەڵی پۆلی چەنی؟ پۆلی چوار. پۆلی چواری. بڕۆین بۆ لای چەرخەکەمان؟ باڵە. کەواتە با بڕۆین بۆ لای چەرخەکەمان. هەنی حەزت لە کام بڕگەیە بۆ دەرچێ؟ حەزم لە پرسیاری گشتیە. باشە کەواتە با بەیەکەوە بڵێین 1 2 3. بێ. ئەمە چییە؟ دۆزینەوەی بووکەڵەکان. هاوڕێکەم ئێستا بێت تۆ لە ژمارە 1ەوە تاکو 8 ژمارەیەکم پێ بڵێ بۆی بزانین چ بووکەڵەیەکێ بۆ دەرەچێ و بۆ ئەوەی جوانەکەی بدۆزینەوە. باڵ. کەواتە ژمارەیەکم پێ بڵێ لە 1 تا 8. ژمارە 2. ژمارە 2 بۆکسی ژمارە 2 بزانین چ بووکەڵەیەکی تایە. قازەکەمانی تایە. هەنی تۆ زانی قاز لەکوێژی؟ باڵێ. قاز لەکوێژی؟ ناو ئاوە. ئەوە تەزانی؟ شەش. ئێستا ژمارەیەکی ترم پێ بڵێ؟ شەش. بۆ هەیە دوو ژمارەی تر بڵێ تۆڵی ژمارە 6 کەواتە ئەگەر بێت و قازەکە بێت ئەوە براوەی. ئەگەر ئەو نەبوو بۆ تێجارێکی تر هەڵبیتەوە. ورچەکەمان بۆ دەرچوو بەداخەوە. کەواتە تۆ ئەبێ ئێستا جارێکی تر هەوڵبیتەوە. ژمارەیەکی ترم پێ بڵێ جگە لە ژمارە 6 بزانین قازەکەی تایە یاخود نا. ژمارە 3. ژمارە 3. دەی با بزانین قازەکە تۆ لەوێی؟ قازەکەی لێ؟ ئۆ بەداخەوە قازەکەی بۆ دەرنەچوو. قەیناکە هاوڕێکەم هیوادارم بانی یاخود 2 بانی یاخود 3 بانی یاخود 4 بانی یاخود 5 بانی پەیوەندیمان پێ بکەیتەوە. هیوادارم ئەم جاریان سەر بکەوی لە بورگەکەیە لەبەرەوەی ئێمە هەموو ڕۆژێک لەگەڵتانین. ئەگەر ئەمڕۆ براوانەوەی کێشە نیاتوانی بەیانی پەیوەندیمان پێ بکەیتەوە. زەمان بەڵێ. چۆنی؟ باش. زۆر باشی؟ بەڵێ. زەمان هاوکاریەک مەکەی؟ بەڵێ. زەمان کەمێک دەنگی تەلەڤیزۆنەکە و کچکە لە تەلەفۆنەکەەوە قسەم لەگەڵا بکە باشە؟ بەڵێ. زۆر سپاس زەمان هاوکاری کردم. زۆر سپاس. زەمان لەکوێوە لەگەڵمانەی؟ هەولێر. لە هەولێرەوە پایتەختی کوردستان. هەر بژی. زەمان تۆ پۆلی چەنی؟ 3. پۆلی 3. لە چ قوتابخانەیەکی ناوی قوتابخانەکەتم پێ بڵێ؟ کۆڕک. قوتابخانەی کۆڕاک. ئەها ئەی زەمان تۆ هاوڕێو هەیە؟ بەڵێ. حەزەکەی سڵاو لە هاوڕەکانە بکەی لێرەوە؟ بەڵێ. ئەدەی سڵاو لە یەک جانە لە هاوڕەکانە بکە.
ناوی چی هاوڕێکە و بەڵێ ناوی چی هاوڕێکە و بەڵێ هاوڕێکە و ناوی چیە وڵات مراد وڵات ناوی چیە وڵات ها وڵات کاتە بابێکەوە بڵێن سڵاو وڵات چۆنی سڵا وڵات هەر بژی زەمان باشە پێم بڵێ تۆ حەزی لە کام بڕگەیە لە چرخەکەی ئێمە یەکەم جارتە پەیوەندیەکەی بەڵێ ئەی حەزی لە کام بڕگەیە بەڵێ حەزی لە کام بڕگەی چرخەکەی ئێمەیە فەرخینی هەشت هەر شتێ بێ ئەی تۆ حەزی لە کام بەرنامەی ئێمەیە هەمووی هەمووی هەر بژی کاتە بینەری ماوەی مناڵانی بەڵێ ئافرم بەڕای تۆ بە بۆ چۆنی تۆ با بڵێم ئەم بەرنامانەی ئێمە باشترە یاخود تابلێت و موبایل بەرنامەکانی ها بۆچی باشترە تابلێت و موبایل چی ولەکە چاومان زەحێف دەکە هەر بژی ئافرم زەمەنگیان کەواتە بابێکەوە بڵێن یەک دوو بەڵێ بابێکەوە بڵێن یەک دوو سێ یەک دوو سێ بڕگێک بۆ زەمان پۆلەکان زەمان بڕۆین بەڵێ. بۆ لای پۆلەکان پۆلی سێ بووی بەڵێ بابێکەوە بڵێن یەک یەک دوو سێ سێ پرسیاری ژمارە یەک پرسیارەکەمان ئەڵێ هەموو تۆوێکی ڕووەک بە چیدا پۆشراوە بەرگە تۆ یاخود کۆرپەلا یاخود خۆراکی کۆکراوە پرسیارەکە بەڵێ. پرسیارەکە بۆ دووبارەکەمەوە هەڵبژاردننی شپێڵم بۆی تۆ لەو سێ هەڵبژاردنە دانێکیان هەڵبژێری باشە بەڵێ هەموو تۆوێکی ڕووەک بە چیدا پۆشراوە بەرگە تۆ یاخود کۆرپەلا یاخود خۆراکی کۆکراوە بەرگە تۆ ئەدەی بزانین ڕاستە هەر بژی پیرۆزە زەمان پیرۆزە هەر بژی هاوڕێکم زۆرم پێخۆشە کە براوە بووی پێم خۆشە هاوڕەکانیشت کە پەیوەندیان پێمانەوە کرد ئەوانیش براوە بن ئەتوانن پەیوەندیمان پێوە بکەن زۆر ژمارەکان نەخوێنمەوە کێزانی بۆچی من زۆر ژمارەکان نەخوێنمەوە بۆ ئەوەی پەیوەندیمان پێوە بکەن لە هەر شار و شارۆچکەیەک بن لەوانەیە ئێوە ژمارەکانتان بیر بچێتەوە بۆیە من پێتان ئەڵێمەوە بیرتان نەخەمەوە وەی بتوانن پەیوەندیمان پێوە بکەن ئەتوانن پەیوەندی بکەن بە ژمارەکانی 0 4 و هەروەها 0 51 849 0 سپاسی سپانسەرەکەشمانەکەین IQ ئێستا پێویستە ئێمە بڕۆین بۆ ناوبڕێک و ئەگەڕێینەوە لاتان خەب پێشەوەی بڕێنە ناوبڕ شتێکم پێوتن وتم خەمتان نەبێت کێزانێ بۆچی واموت بۆ ئەو واموت کە ئەگەڕێینەوە لاتان کۆتایی بەرنامە نییە تەنها ناوبڕێک بوو ژمارەکانیشم بۆتان خوێندنەوە سپاسی سپۆنسەرەکەمان ئایکیویشم کرد و باسی ڕۆژانەشم کرد و کە بووە بە دوو کاتژمێر ماوەی مناڵان و باسی چەناڵی یوتۆبەکەشمان کرد و کە ناوی کورسات کیتسە لە یوتوب بوو بۆیە پێویست ناکە باسی ئەوانە بکەم ئێستا ئەڕۆین بۆ لای هاوڕێیەکمان ناوی هەژان هەژان چۆنی؟ بەڵا باشم زۆر باشی؟ بەڵێ هەژان لەکێوە لەگەڵمانای؟ لە تەکێوە لە تەکێوە ئەی هەژان پۆلی چەنی؟
دوو پۆلی دوی ئەی هەژان چەند ساڵی چەند ساڵی هەژان 8 هەشت ساڵی هەژان تۆ هاوڕێ و هەیە بەڵێ ئەیەبی بە هاوڕێی منیش بەڵێ ئەیەبی بە هاوڕێی زیتەڵە و تەواریش زۆر باشە هاوڕێکمان بۆ زیاد بوو ناوی هەژانە هاوڕێکانم گوێتان لێ بێ ئێوەش ئەی هەژان تۆ حەزەکەی گەورە بی ببی بەچی دکتۆر دکتۆر بۆچی حەزەکەی ببی بە دکتۆر شتێکە دەرزێشت بکەین بۆ ئەوەی ئەگەر یەکێک لە هاوڕێکانت یاخود یەکێکی تر برینار بوو یاخود ئازارێکی هەبوو تۆ چارەسەری بکەی وایە بەڵێ هەر بژی هەژان بڕۆین بە لای چرخەکەمان بەڵێ کاتەوا بڕۆین بە لای چرخەکەمان بابێکەوە بڵێن یەک دوو سێ بۆ هەژانی هاوڕێمان ئەزانن کام بڕگەیەمان بۆ دەرچوو گوێز شکاندن هەژان ئەمە بڕگەیەکی نوێیە لە بەرنامەکەمان هەژان ئەم بڕگەیە دیجیتاڵیە لە لای ئێمە نییە من نازانم وەڵامەکەی بەڵام یاریەکە و بۆ شی ئەەکەمەوە بە جوانی کەوا پێویستە چۆن یاریەکە بکەیت باشە؟ ئەزانی کەوا بڕگەکەمان لەم شاشە بچووکانەوەیە باشە هەژان تۆ پێویستە لێرە سێری بکە 8 گوێزمان هەیە ئێمە لەم 8 گوێزە تایەتی پوچە هیچی تیانە گوێزەکان تایەتی پڕە تۆ پێویستە 3 دانە هەڵبژێری بۆ هەیە 3 دانە گوێز هەڵبژێری باشە؟ ئێستا تا ئێرە تێگەشتووی هەژان؟ باشە تۆ بۆ هەیە 3 گوێز هەڵبژێری لەو 3 گوێزە ئەگەر بێت و یەک دانەی پڕ بێت و دوانی پوچەڵ بێت ئەوە بە براوە هەژمار ناکرێت ئەگەر بێت و 2 دانەی پڕ بێت و یەک دانەی پوچەڵ بێت ئەوە بە براوە هەژمارەکرێت ئەگەر بێت و هەر سێکی پڕ بێ براوی ئەگەر بێت و هیچی پڕ نەبێت و هەر سێکی پوچەڵ بێت ئەوە بە براوە هەژمار ناکرێت تێگەشتی؟ کەواتە ئێستا یەکێکم پێ بڵێ لە ژمارەکان 8 یەک دانە 8 ئەدەی بزانین ژمارە 8 بچە کوشەکە بەداخەوە ئەوە یەکەم دانە پوچەڵ بوو 2 ژمارەی تر بۆ هەیە هەڵی بژێری لە گوێزەکانە ئێستا 2 ژمارەی ترم پێ بڵێ یەک دانم پێ بڵێ جارێ اینجا دوای ئەوەی ترم پێ بڵێ ژمارە 5 ئەو چەکوشە بێنن بزانین پوچەڵە بەداخەوە ئێستا یەک هەوڵم ماوە ئەگەر بێت و ئەم هەوڵە و سەرکەوتوو بیت و پڕ بێت ئەوە بە براوە حیسابی باشە؟ یەک ژمارەی ترم پێ بڵێ هەژانگیان یەک ژمارەی تر ژمارە 4 کەواتە بزانین پوچەڵە یاخود پڕە بەداخەوە زۆرم پێخۆشە بوو هاوکارتان بم هاوکاریتان بکەم بۆ ئەوەی بە براوە هەژمار بکرێن بەڵام بەدەستی من نییە ئەم بڕگەیەمان و بڕگەکانی تریشمان بوون بە دیجیتاڵی ئێمە هیچ یەکمان لە دەست نایەت و ناتوانین هاوکاریتان بکەین بەڵام ئەزانن پێویستە ئێوە چی بکەنەوەی کە براوانین بەیانی پەیوەندیمان پێوە بکەن یاخود 2 بەیانی پەیوەندیمان پێوە بکەن یاخود 3 بەیانی 4 بەیانی مارینە بەڵێ چۆنی؟ باشی زۆر باشی؟ بەڵێ مارینە لەکێوە لەگەڵمانایی؟ سلێمانی ئەی لە چ گەڕەکێکی؟ بەکرێجۆ ئەی مارینە ئەو ناوە خۆشە چییە کێنایی لە ناوی؟ دێکم باوکم ئێزانی مانای چییە؟
بەڵێ مانای چییە ناوەکە و مارینا؟ دەریا واتە دەریا؟ بەڵێ ها ناوێکی زۆر خۆشە و ئەتاکەشی زۆر جوانە بەڵام نوقمێ ناکە دەریا وریا بە نوقمێ نەکە باشە؟ بەڵێ هەر بژی هاوڕێکم مارینا پۆلی چەنی؟ شەش پۆلی 6 کاتە پۆلی 6 بێت چەند ساڵ بێت؟ 12 ساڵی؟ بەڵێ ئەها چەند زیرەکەم یەکسەر زانیم مارینا بڕۆین بەلای چرخەکەمان؟ بەڵێ کەواتە با بڕۆین بەلای چرخەکەمان بۆ مارینا حەزەکەی کام بڕگەیەوە بۆ دەربچێت؟ زانیاری گشتی زانیاری گشتی کەواتە با بەیەک هۆ بڵێین 1 2 3 بۆ مارینا دان جیاوازی وێنەکان ئەو بڕگەی زۆر خۆشە وێنەی زۆر جوانمان بۆ ئامادە کردوون دوو وێنە پێویستە تۆ جیاوازی بدۆزیتەوە لە نێوان ئەو دوو وێنەیە 5 جیاوازی ئەدۆزیتەوە باشە؟ باش اینجا وێنەکانی زۆر جوانن و هەروەها ئاسانیشن بەڵام ناتۆتە لای من ئەبێ بە 45 چرکە جیاوازیەکان بدۆزیتەوە باش هەر بژی ئێستا وێنەکە هاتەتە سەر شاشە لە لای من ئێستا لە لای تۆژێتە سەر شاشە بیرە نەچێ پێویستە لە ماوەی 45 چرکەیە هەر 5 جیاوازیەکە بدۆزیتەوە وریای کات بە باش دۆلفینەکەیە دۆلفینەکە ئەوەیە 8 پێکە ماسیەکەی لای ئەو شتە زەردە ماسیەکەی لای شتە زەردەکە باشە ئەوە 3 دوو جیاوازی و ماوە دوو جیاوازی ڕەنگی سەر ئەوەی ژێر 8 پێکە ڕەنگی سەر مۆرەکە مۆرەکە بەڵێ ئەوەی ژێری 8 پێ مۆرەکە قشی قشەکە ئەوە قرشەکە ئەوە 4 جیاوازی و ماوە وتە 8 پێ مۆرەکە 8 پێ مۆرەکە ژێری ژێرەوەی هەر بژی ئەوە 5 چەقڵا هەر بژی یاڕەکەم من یەکەم جار سرم نەتێک چوو ئەمزانی هێڵی سەری 8 پێ مۆرەکە بەڵام تۆ ژێرەوەی بود ئەوەی کە لە سەری وەستا بوو پێم خۆشە کە ئاوا بە باشی بە تەرکیزێکی باشەوە بە وریاییەوە لەم بڕگەیە سەرکەوتووە بن پێم خۆشە پێشتان بڵێم 45 چرکەتان هەیە بۆ هەر یاریەک لەم شێوازە پێویستە تۆ لە ماوەی 45 چرکەیە بە جوانی جیاوازیەکان بدۆزیتەوە یاخود بە جوانی بیرکاریەکە بزانی یاخود ئیتر بڕگەکانی ترمان پێویستە لە ماوەی 45 چرکەیە بیزانی زۆر باشە کێمان لەگەڵا؟ نیاز ئینیاز بەڵێ چۆنی؟ باشم تۆ ناوت چییە؟ ئیناز بەڵێ باشە ئیناز لەکوێوە لەگەڵمانای؟ هەولێر لە هەولێرەوە ئیناز لە قوتابخانەی تۆ؟ بەڵێ پۆلی چەنی؟ 4 پۆلی 4 ئەی باشە لە چه قوتابخانەیەکی ناوی قوتابخانەکەتم پێ بڵێ؟ هەردی پێم خۆشە من بێم بۆ قوتابخانەکە و یاخود زیرچەڵە بێت؟ بەڵێ ئەی پێم خۆشە تۆ بێی بۆ لای ئێمە؟ بەڵێ کەواتە زیرچەڵە بە ڕۆژێک بێکەوە هەر هەمومان من و تۆ و تەوار و دا پیرە و شوێنێ بڕۆین بۆ هەولێر باشە؟ ئەوەتی باشە باشە زۆرم پێخۆش بوو بەشداری بکرد زۆر پێخۆش بوو یەکەم جارتە پەیوەندیمان پێواکەی؟ بەڵێ ئەی سێری بەرنامەکانی پێشووترە کردووە؟ بەڵێ کاتە بڕگەکانی پێشووە زانیت؟
بەڵێ هەر بژی پێم خۆشە بڕۆین بۆ لای چرخەکەمان بەڵام پێشەوەی بڕۆین بۆ لای چرخەکەمان بۆچی هۆندراوەیە گۆرانیەک شتێکم بۆ ناڵێ باش هەر بژی دەی زمانی کوردی گوتم کورد زمانم خۆشم دەوێ کوردستانم کوردی زمانی باپیرانم مایە سەربەرزی ژیانم کوردستان و یەک پارچەیە ژیان و فیدام ئەم خاکەیە زمانی کوردی شیرینە فەرهەنگی و شەی ببینە و شەی بڕواتە زانە وەزمە ڕێک کوڕەوانە بۆ هەر کوێیەک بڕۆم پێ ناسەما لەیلا نادەم تا من هەوا جازار گەڵهور بادینانەی لەگەڵ هەورامی سۆرانی کژمان بران یەک زمانی خاوەن خاکی کوردستانی هەر بژی هاوڕێکم چەپڵێمەم هاوڕێکم کوردستان خۆشەوێت بەڵێ هەمومان کوردستانمان خۆشەوێت کاتە بابێکەوە بڵێین یەک دوو سێ دۆزینەوەی ناوەکانم بڕگەیەش نوێیە ئەمە بڕگەیەکی نوێیە من نازانم پێویستە خۆت هەوڵ بەی بەڵام بۆ شیەکەمەوە چۆن ئەم بڕگەیە بکەیت چۆن واتە چۆن بیدۆزیتەوە ناوەکان چۆن نەیدۆزیتەوە باشە؟ باش هەروەزی بێگومان هەمومان لە ماڵەوە ئەو یاریەمان کردووە یاریێکی زۆر زۆر خۆشە من خۆم لە ماڵەوە کردومە ئێستا ئێمە چوار شتمان هەیە بۆ نمونە یاخود مرۆڤ ناوی مرۆڤ بێ یاخود ناوی میوە بێ یاخود ناوی ئاژەڵ بێت یاخود ناوی شتێکی تر بێت یاخود ناوی گوندێک بێ بۆ نمونە ئێمە گوندێک ئاخیرەکەی بە ش بێ ئێمە بێ پێم بڵێ تۆ ئەبێ بە من بڵێ ناوی گوندێکم پێ بڵێ کۆتاییەکەی بە ش کۆتایی هات بێ باشە ئێستا ناوی گوندێکم پێ بڵێ بە پیتی ش کۆتایی هات بێ ئینە لەگەڵ مای سەمامەک ئەبێ بە ش کۆتایی هات بێ خێراکە چل پێنج چرکەو هەیە ناوی میوەکە بڵێم ناوی گوندێکم پێ بڵێ جارێ کە بە پیتی ش کۆتایی هات بێ دەی زۆر ئاسانە بێ بیزانیت ناوی گوندێک یاخود لادەیەکم پێ بڵێ بە پیتی ش کۆتایی هات بێ شۆڕش شۆڕش بەڵێ زانین ڕاستە هەر بژی ئەویان ڕاستە بڕگەی جاترمان پێویستە ناوی مرۆڤێکم پێ بڵێ کەوا کۆتاییەکەی بەش کۆتایی هات بێ ناوی کچ بێ یاخود کوور کێشە نیە ناوی مرۆڤێکم پێ بڵێ بەش کۆتایی هات بێ ناوی مرۆڤێک بە ش کۆتایی هات بێت ئیناز لەگەڵ مای بەڵێ ناوی مرۆڤێکم پێ بڵێ کچ یاخود کوڕ بە ش کۆتایی هات بێ یارمەتی مدا یارمەتی و بەم منیش نازانم پێویستە لەگەڵ تۆ بیر بکەمەوە بە ش کۆتایی هات بێ ئەبێ چ ناوێکمان هەبێ بە ش کۆتایی هات بێ ناوی کوڕیش بێ ئاساییە توانی بێڵێ بە ش کۆتایی هات بێ باوکە نادەم ناوی چییە؟ سەرەتاکەی شعبێ چۆن چۆن؟ نادەم سەرەتاکەی شعبێ نا ئەبێ کۆتاییەکەی پیتی شەبێ خزمەکە نییە کۆتایی بە ش هاتە بێ ناوی خزمەکە شتێکە باشە کەواتە باجارە بچین بۆ لای بڕگەیەکی ترمان هەر لەم یاریە هەر لەم بڕگەیە ئەڕۆین بۆ لای بەشێکی ترمان باشە؟ بەڵێ
ناوی میوەیەکم پێ بڵێ سەرەتاکەی بە چ دەست پێ بکە. شلیک. شلیک هەر بژی چەپڵێک ناجارە چەپڵۆ نابێت. ناوی ئاژەڵێکم پێ بڵێ بە چ دەست پێ بکە. ناوی ئاژەڵێکم پێ بڵێ شێر هەر بژی. ئێستا یەک قۆناغم ماوە ناوی کەسێکم پێ بڵێ بە پیتی شێ کۆتایی هاتبێ. کاتە تەواو بوو ئەدەی بزانین 3 دانەی زانیوە ئەم هاوڕێیەمان بزانین براوە بوو یاخود نا. هەر بژیر هەر بژی هاوڕێکەم ئافرم. ئێستا هاوڕێیانم کە سێری ئێماکەن بینەری ئێمان ئەو دوو بڕگەیان بۆ دەرکەوت بڕگەی گوێت شکاند و بڕگەی دۆزینەوەی ناوەکان یاخود وشەکان. ئیلیما ئیلیما چۆنی؟ ناوم ئیلیمانیە ناوم لیمایە. ناوە لیمایە؟ بەڵێ. کەواتە ناوەکەی بۆ بگەڕن بیکەن بە لیما. لیما چۆنی؟ چۆنی دادەماری تۆ چۆنی؟ من زۆر باشم تۆ چۆنی؟ منیش زۆر باشم. منی زۆر باشم. ئیتر تا کۆتایی بەرنامەی ئەڵین چۆنی من زۆر باشم تۆ. دەستخۆشی بەرنامە جوانەتان لێکم. منیش دەستخۆشی لە تۆکەم کەوا ئەم شێوازە جوانە قساکەیت و بە زمانێکی پاراوە ئەدوێیت. هەر بژی هاوڕێکم. حەزەکەی گەورەبی ببی بەچی لیما؟ دکتۆر. دکتۆر. حەز ناکەی ببی بە پێشکەشکار؟ بڵێ ئەگەر نەبووم بە دکتۆر ئەبم بە پێشکەشکار. هەر بژی. ئەی باشە پێویستە چی بکەی بۆ ئەوی ببی بە دکتۆر؟ پێویستە زۆر بخوێنین. هەر بژی پێویستە بە جوانی هەوڵ بێت و وانەکانە بە جوانی بخوێنی بۆ ئەوەی لە داهاتوە ببی بە دکتۆرێکی جوان. دکتۆر لیما. زۆر سپاس. هەر بژی. ئەی باشە لەکێوە لەگەڵمان بووی؟ لە شۆڕش. لە شۆڕشەوە. ئەی باشە پۆلی چەنی؟ پۆلی 4. پۆلی 4. بڕۆین بەلای چرخەکەمان؟ بەڵێ. کاتەوە بڕۆین بەلای چرخەکەمان. بێکۆ بڵێین 1 2 3 دکتۆر لیما؟ بەڵێ. 1 2 3. گەندنی تۆپ ئەو بڕگێشمان بۆ دەرچوو. بەس وڵای جارم من نهاتۆتە سەر شاشەکە دادەماری. ئێستا لای تۆژێتە سەر شاشەکە. ئەم بڕگێشمان نوێیە. گەبگرە لیماگیان. ئەم بڕگەیەمان نوێیە باشە تۆ پێویستە ژمارەیەک هەڵبژێری. تۆپەکە ئەخینە ناو یەکێک لەو ژمارانەی کە تۆ هەڵی ئەبژێری ئەیکەینە بۆڕیەکەوە. بزانین لە کۆتاییە ئەکەوێتە ناو گۆزەکەەوە یاخود نا. ئێستا ئەم بڕگەیە بەم شێوازەیە 6 ژمارەمان هەیە. 1 2 3 4 5 6. تۆ پێویستە یەکێک لەو بۆڕیانە یەکێک لەو ژمارانە هەڵبژێری تۆپەکە ئەکەینە ناوی. بزانین ئەچێتە ناو گۆزەکە یاخود نا. وڵای لێ تێگەشتم بەس جارە نهاتێتە سەر شاشەکە. ئێستا لای تۆیێتە سەر شاشەکە. کە هاتە سەر شاشەکە ژمارەیەک هەڵبژێرە باشە؟ باش. ئێستا لای تۆ هاتێتە سەر شاشەکە؟ هێشتا نە. هێشتا نە چۆنە بێت؟ ئێستا هات. ئێستا هات. کاتای بینی؟ بەڵێ. ژمارەیەکم پێ بڵێ؟ ژمارە 5. ژمارە 5. کەواتە با تۆپەکە بخێنە ناو ژمارە 5ەوە بزانین لە کۆتاییە ئەچێتە ناو گۆزەکە یاخود نا. با بڵێن 1 2 3. 1 2 3. 2 3. وۆ بۆ
داخەوە بەخت یاوەرە نەبوو هاوڕێکم نەچوە ناو گۆزەکە بەڵام کێشە نیاتانی جارێکی تر پەیوەندیمان پێ بکەیت پێم خۆشەکەوە هەستێ بورگەنوێیەکەمان ئەمڕۆ بۆ هاوڕەکانم دەرچوو بۆی ئێوەش ئاشنابن بەم بورگەنوێیانە ئەم بورگانە زۆرم بەدڵن من هیوادارم ئێوە زۆر بەدڵتان بێ اینجا ئەم بورگێمان بەم شێوازە بوو کە ئێستا بە لیمای هاوڕێمان وت باشە لەم بورگەیە پێویستە تۆ لەم بۆریانە دانێک هەڵبژێری 1 تا 6 ژمارەیەک هەڵەبژێری لەو ژمارەیە پێویستە کە تۆپەکە و خستە ناو بۆڕیەکەوە بچێتە ناو گۆزەکەەوە ئەگەر نەچوو بە خجیاوەرەنە بۆ و براوە هەژمار ناکرێت بەڵام کێشەنیە دوانی جارێکی تر پەیوەندیمان پێوە بکەیتەوە بڕگەی گوێز شکاندنەکەش هیوادارم بیرتان بێت لەم شاشە بچکۆلانەوە ئەمان بینی باشە پێویست بوو لەسەر تۆ گوێزەکان بشکێنی کە گوێزەکانی ششکان ئەوە منی باشی من زۆر باشم هیوان باشی تێ دەستی خۆش بێ لەشە ساق بێت زۆر سڵاو لە تەواوی مناڵانی کوردستان لە هەر شوێنەکەن کە بینەری کورسات و بەرنامەی ژیری و دیاری زۆرم پێخۆش بوو کەوا ئێستا میوانداری و کردین ڕەوەندیان ئەمڕۆ هەنێک گۆڕانکاریمان بینی لە بەرنامەکەیە لە بەرنامەی ژیری و دیاریە باسێکی گۆڕانکاریەکانم بۆ بکە باسی چالاکی تازەکان و پرسیارە تازەکان و چیەکەن بەڵێ ڕەوەندی هاوڕێم سەریکە ئەمە چرخەکەمانە پێشتر 3 بورگەی تیانە بوو ئێستا 3 بورگەمان بۆ زیا کردووە 3 بورگە زیا کراوە بەڵێ بورگەیەکمان دۆزینەوەی وشەیەوە خود دۆزینەوەی ناوە پێویستە لەسەر هاوڕەکانم پیتێکیان عینێ ئێمە پێویستە دووشتمان پێ بڵێن یاخود بڵێم دوو میوەیەکمان پێ بڵێن کۆتاییەکەی بەش کۆتایی هاتبێ یاخود نای مرۆڤێکمان پێ بڵێن کۆتایی بەشت یاخود گوندێک کە پرسەرە لە هاوڕێیان کرد ئێمەش لە کۆنتترۆل خەریک بووین بۆ وەڵامەکانەگەڕێ ئەمە توانم چرخەکە بسوڕێنم بابزانین چی بەشێکەوە دەرەچێنی دیاڵ زانم چیم بۆ دەرەچێت باشە کڵاوێن ئەو یاریە یاریەکی کوردەواری باشە ئەم یاریە پێویستە لاوانێ زۆرینەمان بزانین کرد بێتمان یاخود مامان باوکمان ئەو یاریان کرد بێت کۆبوو بێتنەوە باشە کڵاوەکان لەو شاشەوە دەرێت کڵاوەکان نێرەیە هەر زۆر جوانە ئافرم ئێستا من چی بکەم مەبێ من چی بکەم ئەمەی وەڵامی ئەم پرسیارە بمەوە پێویستە لەسەر تۆ ئەمەی کڵاوەکان هەڵ بمەوە 1 تا 8مان هەیە باشە پێویستە لێکەمەوە بڵێم ئایا ئەمە تیاتی یاخود تیای نییە پێمەڵی تیاتی یاخود من نازانم من نایزانم دیجیتاڵیە بورگەکەمان من نایزانم ناتوانم هاوڕێ بم لەرا ئەم کڵاوانە 1 دانە تیاتی باشە ئەمە سێ زانین تیاتی یاخود نا تیایەتی زانین 3 تیاتی لە ساسە تیایەتی تیای نییە یەک جارە ماوە بڵێ تیاتی وریا بە یەک جاریکە ئەتوان بڵێ حوت ئەتوانی بژڵێ تیای نییە تیایەتی دەی حوت تیایەتی زانین تیای بوو پێویستە سێری زانین تیایەتی یاخود تیای نییە ژمارە حوت پیرۆزە کێبێ بۆ خەڵاتەکە خەڵات وەرەگرم بەڵێ خەڵات وەرەگری خەڵاتەکەم چییە؟ خەڵاتەکە و سپۆنسەرێکمان هەیە بە ناوی ئایکیو کە خەڵاتی زۆر جوانی بۆ ئامادە کردووە بە دەستخۆشیەوە دەستی تۆ خۆش بێ ماریجان هەر بژیت سەرکەوتوو بیت تەواوی یاریەکانتان تەواوی پرسیارەکانتان هەموو شتی زۆر بەسوودە شتی چێژبەخشە بۆ تەواوی مناڵانی کوردستان زۆر کاتە مناڵانی هاوڕێم من لێرەوە کۆتایی بە بەرنامەکەمێنم پێم خۆشە بڕۆین بۆ لای ڕەوەندی هاوڕێمان ئەو بەرنامەکەی دەست پێەکە کاتە خواتان لەگەڵ